بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا اغفر لنا ذنوبنا وإسرافنا في أمرنا وثبت أقدامنا وانصرنا على القوم الكافرين. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم. آمين. خۆشەویستان و بیسەران و ئازیزان، سەلام و ڕەحمەتی خوای پەروەردگار بڕژێ بەسەر هەمولایەکماندا و خوای پەروەردگار عاقبەت خێرمان بکە، سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکە. خوای پەروەردگار بە گەورەی و عەزەمەتی خۆی داهاتوومان لە ڕابردوومان باشتر بکە، بە موسڵمانی بمان ژێنێ، بە موسڵمانی بمان مرێنێ، بە موسڵمانی زیندیمان بکاتەوە. خۆشحاڵم کە لە بەرنامەی پەنا بە خزمەتتان دەگەمەوە و لە زنجیرەی نۆیەم لە خزمەتتاندا دەبم. دەگەڕێینەوە سەر خزمەت ئەو فەرمودەی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام کە دەفەرمێتن: اللهم إني أعوذ بك من يوم السوء ومن ليلة السوء ومن ساعة السوء ومن صاحب السوء ومن جار السوء في دار المقامة. أو فرمودەیە گوتمان ئیمامی طەبەرانی ڕیوایەتی دەکا و شەیخی ئەلبانی بە حەسەنی هێناوە لە سلسلەی ئەحادیثی صەحیحە. فەقەرەی یەکەممان لە خزمەتی دابووین، دێینە سەر فەقەرەی دووەم کە فەقەرەی یەکەم دەفەرمی اللهم إني أعوذ بك من يوم السوء. گوتمان خودی کاتەکان کاتی پیرۆز و مبارەکن لای خوای پەروەردگار تەبارەک و تەعالە، و ئەو کاتانە ئینسان دەتوانێتن هەم بەهەشت بەدەست بێنێ واستە بەو کاتانە و هەم ببێتە مایەی ئەوەی کە خۆی شەقی کات و خۆی بەدبەخت کات و خۆی مستحەقی دۆزەخ کا، خوا پەناماندا هەر لەو کاتەیدا. لەبەرەوەش کات شتێکی زۆر گرینگە و بێ حیکمەت نییە خوای پەروەردگار تەبارەک و تەعالە سوێندی پێ خواردووە. دەفەرمێ وەالعەسری إن الإنسان لفي خسر إلا الذين آمنوا وعملوا الصالحات وتواصوا بالحق وتواصوا بالصبر. إيمان وعملي صالح أمر بتساكە و نەهی لە خراپە هەمووی دەکاتدا دەکرێت. وەکاتیشە ئینسان لە دەستە خۆی دەدات و غافڵگیر دەبێ و گوناه و تاوانی تێدەکاتن، قڕوەسەر دەبێ ئەگەر خوا عەفوی نەکاتن. لەبەرەوە عەرەب دەڵێ الوەقت کەالسەیف، کات وەکو شمشێر وایە ئین لەم تەقتەعه قەتەعەک، ئەگەر نەی بڕی دەتبڕیتن. زۆر گرنگە ئینسان ئاو معاملە لەگەڵ ئەو کاتە مەحدودەی خۆی بکات، چونکە کاتی ئێمە مەحدودە. کاتوینە ئەو دنیاە خوای گەورە تەبارەک و تەعالە کاتی مەحدود کردووی، کاتی دیاری کردووی. ئەو کاتانە با لە حزەیەک نەڕوا ئیشێکی چاچ تێدا نەکەی، بۆی کە دەچێوە ئەولا دەچێوە ئەو دنیا ڕاستەقینە و حەقیقیەی کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالە خەڵقی کردووە و ئێمەی بۆ ئەوێ خەڵق کردوین ئەسڵەن، بۆی کە کاتەکەی خۆمان قەرزدارکەینەوە. زۆر مهمە ئینسان کە دەچێتەوە خزمەت خوا کات قەرزداری تۆ بێتەوە، تو قەرزداری کاتەکان نەبی. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام خۆشەویستان بۆ ئەوەندە لە خوا دەپاڕێتەوە و ئەوەندە دوعا دەکا و ئەوەندە پەنا دەبا بۆ خوا، خاڵێکی زۆر زۆر گرینگە پێویستە لێی فێر بین. ئەویش چییە؟ تەنها خودایە تەبارەک و تەعالە کە ضار و نافع. تەنها خودایە تەبارەک و تەعالە کە چییە؟ ضار و نافع، کە زەرەر و زیانەکان لە لای ئەون و سوود و قازانجەکانیش لە لای ئەون. یعنی ئەگەر خوای پەروەردگار تەبارەک و تەعالە ئیرادەی لەسەر نەبێ، ئەتۆ هەتا لە دنیا دەچێ دەروەکو گوێزی ساغ دەبی، هیچ بەڵا و موسیبەتێکت توش نایەت. و ئەگەر خوا تەبارەک و تەعالە ئیرادەی لەسەر نەبێ، هەرچی خێر و خۆشیە لە خۆت نابینی. کەواتە ئەو خاڵە گرینگە کە ئینسان ئاوا بزانێت کە هەرچی خێر و خۆشیە لەلایەن خواوەیە، هەرچی ناخۆشی و ناڕەحەتیش هەر لەلایەن خواوەیە. یعنی بە تەقدیری ئەوە ئەو دەبێ تەقدیر بکە، ئەو دەبی ڕێ بداتن. ئەوە مهمە.
ئەوجا خاڵی دیکە کە زۆر زۆر گرینگە مەسەلەی دوعا. تاکە شتێکە کە بەڵاو موسیبەت دەجێڕیتەوە دوعایە. الدعاء تدفع البلاء. دوعا بەڵاو موسیبەتان دەفع دەکات. لەوانەیە برایەک بڵێ بڵێ ماشە مامۆستا هەموو شتێکەتی تۆمار نەکراوە لە لەوح المەحفوظ بەرێ وەڵڵا. خوای گەورە هەموو شتێکی نازانی بە ئەدی چۆن دەڵێ دوعا بەڵاو موسیبەتان دەجێڕیتەوە؟ دەڵێن خوای گەورە لە ئەزەلدا فڵان کە عەبدەی خۆی بەڵاو موسیبەتێکی بۆ تەقدیر کردو، بەڵام خوای پەروەردگار دەزانێت کە ئەو عەبدەی زۆر ساڵحە، زۆر بۆ خوایەکلا بۆتەوە، زۆر دوعا دەکا، واستە بەو دوعایانە ئەو بەڵاو موسیبەتەی لەسەر دەفع دەکات. ئەو هۆکارەکەیە. بۆچکە خوای گەورە دەزانێتن عیلمی غەیبی هەیە. پێشەوەی کە ئێمە هەڵس و کەوت بکەن، پێشەوە بینە دنیا دەزانێت چ دەکەین و چ ناکەین. فقرەی دووەمی ئەو فەرمودەیە دەفەرمێ ومن لەیلەتی السوء، یعنی ئەعوذ بک من لەیلەتی السوء. خوایە پەنا دەگرم لە تۆ ئەو شەوە تاریکانەی کە خراپە و خراپەکاریان تێدا ئەنجام دەدرێت. لەبەرەوە دائیمەن تەماشەکەن شەوان خەڵک خراپەی تێدا دەکا، گوناهی تێدا دەکا، کە شەویش بەڕاستی کاتێکی زۆر پیرۆز و مبارەکن. سێیەکی شەوە خوای گەورە و عەزیم دێتە ئاسمانی دنیا، بە گەورەی و عەزەمەتی خۆی دەفەرمێتن چێ پێداویستیەکی هەیە، چێ احتیاجیەکی هەیە، چێ تەوبە دەکا، چێ پەشیمان دەبێتەوە، بۆی لێیان خۆشی، بۆی ئیش و کارەکانیان جێبەجێکە. چ فەزاحەتێکە، چ ماڵوێرانیە کە ئینسان لەو کاتێدا خەریکی گوناه و تاوان و سەرپێچی و مەعسیەتی ئەمر و فەرمانی خوا بێتن. بەڵام ئەوەیە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا بەپەلە نییە لە عەبد و بەندەکانی خۆی، بەپەلە نییە لە عەبد و بەندەکانی خۆی. شەویشە ئینسان مناجاتی خوای پەروەردگاری تێدا دەکا و پیا و ساڵحان دەفەرمێن ئەگەر شەو نەبانە پێمان خۆش نەبوو لەحزەیەک لە دنیا مابینە. ئەگەر شەو نەبان پێمان خۆش نییە لەحزەیەک لە دنیا مابین. بۆ چونکە ئەوەندە تام و چێژ و لەزەتیان لە مناجات و لە شەو نوێژ و لە دوعا و لە پاڕانەوە کردووە، ئەو خواردنە خۆشانەی کە دەیان خۆین چەند تام و چێژ و لەزەتیان لێ دەکەی. وەڵڵا برا شیرنەکانی خۆم، بیسەرانی ئازیزم، ئەو عیبادەت و خواپەرستیانە ئەگەر ئینسان بەدڵ بیان کاتن، تام و چێژ و لەزەتیان زۆر زۆر لەو خواردنە خۆش و بە لەزەتانە خۆشترە و زۆر تەئسیری ئیجابی زیاترت لەسەر دروست دەکەن. زۆر خەم و خەفەت ناخۆی لەو دنیاە، زۆر خەم و خەفەت ناخۆی لەو وەزای کە هەیە، بە زەرەران زۆر تێک ناچی، بە قازانجان زۆر دڵخۆش نابی، بۆچکە دەزانی هەمووی ئەمانەتە لە لای تۆ. دەزانی 50,000 ساڵ پێشەوەی خوای پەروەردگار کەون و کائینات دروستکە ئەو شتانەی هەموو بڕاندۆتەوە، کۆتایی پێهێناوە. ئەوجا ئینسان دەبێ هەوڵداتن بەس دوعا نەبێ، نەک دوعاکان لەبەرکەین و لە ژیانی عەمەلیماندا دەستەوەستان بز هە دوعایم بکەین و تاو دەستانە دەموچاوان دابین و تاو دەست پێ بکەین وەکو گورجی. بێ بزانین کە ئەو فەرمودانە دەخوێنین، ئەو دوعایانە دەخوێنین، ئیشیان لەسەر بکەین. ئەوجا تەخسیسی کردووە، خوردی کردوتەوە پێغەمبەر بۆمان عەلەیهی سەلام بۆی کە گرنگی کاتەکانمان لا بێ دەفەرمی وەمن ساعەتی السوء، وەخوایە خۆمان پەنا دەدەین بە تۆ لەو کاتانەی کە خراپەیان تێدا دەکرێت ئێمە بپارێزی خراپەکار نەبین لەو کاتانەدا. ئەوەش احتیاجی خۆمان دەردەخاتن بۆ خوای پەروەردگار تەبارەک و تەعالا، کە خوای پەروەردگار پشت و پەنامان بێ، ڕزگارکەرمان بێ، ئاگادارمان بێ، کە ئێمەش بەڵام دەبێ بە ئیعتیقاد و بە باوەڕەوە خۆمان پەنا بدەین بەخوا تەبارەک و تەعالا. بەرەو تەماشا کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا کە وەصفی عەبد و بەندە ساڵحەکانی خۆی دەکا کە دەفەرمی وعیباد الرەحمان. عیباد الرەحمان چێن؟
صفەتیان زۆرن بەڵام یەکێک لەوانە دەفەرمەوە ئیذا مەڕوا باللەغو مەڕوا کیڕامە. چکە تۆ لە ناو کۆمەڵگە و مجتەماعێکدا دەژی لە زۆر شوێن خراپە و خراپەکاری دەکرێت، ناکرێت ئەتۆش لە ناو ئەو کۆمەڵگە و مجتەماع خۆت سزنکەی لە ناو ژوورێکدا، دێ دەرەوە دەچێ بازار، دەچێ شوێنە گشتیەکان، تێکەڵاو دەبی لەگەڵ کۆمەڵگە و مجتەماع. بەڵام کە لە هەر شوێنێکی خراپە و خراپەکاری هەبوو ئەتۆ ڕاناوەستی. مەڕوا کیڕامە یعنی زۆر بە ئەدەب و بە ڕێز و بە حورمەتەوە شخصیەتی خۆی ڕادەگرێ، شخصیەتی خۆی ئەوەندە تەنازل ناکاتن بێتن لەگەڵ ئەو خراپە و خراپەکاریانەی کە دەکرێت لەکەڵیان ڕاوەستی یان پێیان پێ بکەن یان تەشجیعیان کایان تەماشایان کاتن. مەڕوا کیڕامە بەڕێزەوە تێدەپەڕێتن. فەقەرەی تر کە بەڕاستی ئەوە لە هەمووی گرنگترە دەفەرمێ ومن صاحب السوء، خوایە پەنا دەگرین لە تۆ لە برادەری خراپ. راشرنەکانی خۆم ئیسەرانی ئازیز و خۆشەویستم، واللهی هەرچی کە تووشی لادان بووە، هەرچی کە تووشی لاڕێ بووە، هەرچی کە تووشی خراپە و خراپەکاری بوو لەسەر گۆی ئەو زەویە، ڕەفیق و برادەری خراپ تووشی کردووە. ئادەم عەلەیهی السەڵات وەسسەلام چێ وای لێ کرد بێ ئەمر و فەرمانی خوا بکە؟ خۆ برادەری نییە، بەڵام هەر شخصێکە تەئسیری تێ کردووە کە شەیطان و ئیبلیسی مەلعونە. ئێدا ئەمڕۆ ئەوەندە زۆرن شەیطان و ئیبلیسی ئینس کە وەکو تۆن لەگەڵە تۆ دەژین، زۆرن. چێ فێرە جغارەی کردی، چێ فێرە مەشروبی کردی، چێ فێرە زینای کردی، چێ فێرە قەتڵی کردی، چێ فێرە دزی کردی، هەموو ڕەفیقی سوء برادەری خراپ. لەبەرەوە پێغەمبەرە فەرمی عەلەیهی السەڵات وەسسەلام المەڕء عەلی دینی خەلیلیه فەلیەنظر ئەحەدوکم من یخالیل. ئینسان لەسەر دینی برادەرەکەیەتی بابزانی برادەرایەتی چێ دەکاتن، بابزانی ڕەفاقەتی چێ دەکاتن. ئەوە زۆر گرینگە ئینسان. بۆ دەفەرمێ لا تسل عن امرئ واسأل عن أقرانه. لە خەڵکی مەپرسە، ئەگە بتوێ خەڵکێکی بناسی مەچوو لێی بپرسە بڵێرەوە بڕۆ لە برادەرەکانی پرسە بڵێ برادەری فڵان کەسی چێنە. وەڵڵی هەمومان بە برادەرەکانمان دەناسرینەوە. بۆچکە الطيور على أشكالها تقع. تەیرەکان لەگەڵ یەکدیکە کۆ دەبنەوە، تەبعەکان لەگەڵ یەکدیکە کۆ دەبنەوە. وەرە ئێستانە کە 20 نەوع تەیر بێنە، 20 نەوع تەیر، بەڵام با 5 فەسیلە بن، بەرەڵایان کە ئەو 5 هەموو لێک کۆ دەبنەوە، بەرەڵە قەفەسەکان بەردە لێک ئەوە دەبنەوە. وەرە 100 کەسم بۆ بێنە کە 10 جۆری تێدا بێ، مەشروب خۆری تێدا بێ، قاتلی تێدا بێ، زیناکەری تێدا بێ، دزی تێدا بێ، جغارەکێشی تێدا بێ، قمارچی تێدا بێ، بە خیلالی نیو سعات هەمیان یەکدیکە دەبینەوە، دەبنە پۆلێن پۆلێن. ئینسان دەبێ بزانی کە برادەرایەتی چێ دەکات. زەرەری برادەر گەورەترین زەرەرە لەسەر ئینسانی، شخصیەتی ئینسان دەمر دەکاتن. لەبەرەوە پێغەمبەرمان عەلەیهی السەڵات وەسەلام دەفەرمێ ومن صاحب السوء، وەلەوەش خراپتر دەفەرمێ ومن جار السوء في دار المقامة. و مەبەستی چێوە من جاری السوء في دار المقامة؟ مەبەستی پێخێزانە، منداڵە، کوڕ و کچن، ئەوانن کە بەردەوام دەگەڵتدا دەبن لە ماڵێ. ئەوانە ئەگەر خرابون قوڕوە سەریە، ئەوانە ئەگەر خرابون ژیانت تاڵ دەکەن. بەڵام تەماشەکەن خوای پەروەردگار تەبارەک و تەعالا چ دەفەرمێتن دەربارەی ڕەفیقی خراپ. خوا پەناماندا دەفەرمێ ويوم يعض الظالم على يديه. کابرای زاڵم و ستەمکار ڕۆژێک دێ هەردوو دەستەکەی خۆی دەگەزیت. بۆ يقول يا ليتني اتخذت مع الرسول سبيلا. خۆزیا بەڕێبازی پێغەمبەردا تێپەڕیبام، خۆزیا بە دوای پێغەمبەر کەوتبام عەلەیهی السەڵات وەسەلام، خۆزیا ڕێبازی پێغەمبەرم تەبەنی کردبە عەلەیهی السەڵات وەسەلام. یا وەیلەتە، ئەی قوڕوە سەرم،
ئەی هەشوە سرم، ئەی ماڵ وێرانی بۆ من. یا لەیتەنی لەم ئەتەخذ فولانن خەلیلا، خۆزیا فڵان کەسم نەکرد با برادەر. بۆ؟ چکە خۆی لە خۆیدا پیاوێکی ساڵح بوو، خۆی لە خۆیدا پیاوێکی باش بوو، پیاوێک بوو لەسەر هیدایەت بوو، لەسەر ڕێیچاک بوو، ڕێیچاکی دۆزی بۆوە. بۆ لەقەد ئەضەلەنی عن الذکری بعد ئذ جاءنی، ئەمنی گومڕا کردم لەسەر ئەو ڕێبازە جوانەی کە بۆم هاتبوو تەبەنیم کردبوو. وەکان الشەیطان للئینسانی خەذوولە، و شەیطانی مەلعون ئینسان گومڕا دەکا، ئینسان لاڕێ دەکا، قڕ وەسەر ئینسان دەکاتن. لەبەرەوە خۆشەویستانم، ئەو مەفهومانە زۆر مهمە ئینسان وەریان بگرێتن، و بە تایبەتیش برادەرایەتی، و بە تایبەتیش هەڵبژاردننی هاوسەری ژیان، جا چ پیا و بێت چ ژن. چکۆمەکە دەڵێن ومن صاحب السوء في دار المقامة، مەبەستمان پێرەوە نییە ژن خەرابیت و منداڵەکە، نەجاریوە پیاوەکە خەرابە. چکە ئەو دوعای پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بۆ ئوممەتەکەی فەرموون، بۆ خۆی فەرمووە ئوممەتەکەی هەمویان بیڵێنەوە لە دوای. جاری وایە ژنێکی زۆر موسڵمان، زۆر لەخواترس، پیاوێکی لۆتی و سەرسەری و شەلاتی بە قسمەتی دەبێتن کە ژیانی لێ دەکاتە جەحیم، ژیانی لێ دەکاتە دۆزەخ. بە پێچەوانەشەوەی دەبێ ئاگامان لەوەی هەبێت، دەبێ خۆ بپارێزین، دەبێ پێشەوەی کە پرۆسەی هاوسەرگیری بکەین بپرسین، دەبێ بزانی دەگە چ خانەوادەیەک تێکەڵاو دەبی، دەبێ بزانی کە ئەو ژنەی کە دەیهێنیان، ئەو ژنە ئەو مێردەی کە دەیکا، ئەو پیاوەی کە دەیکاتە هاوسەری ژیانی خۆی چ پیاوێکە. نیوەی شەوان بەسەر خۆشی لە دەرگەنادا نایەتەوە، پیاوی نامەحرەم نانیتە ماڵەوە، ماڵ ناکاتە قومارخانە. شت زۆرە. لەبەرەوە بەڕاستی دەبێ ئینسان ئاگادار بێتن. لەبەرەوەندەش پێغەمبەر عەلەیهی سەڵام لە فەرمودێکی دەفەرمێ اللهم إني أعوذ بك اللهم إني أعوذ بك من جار في دار المقامة فإن جار البادية يتحول. خوان پەنا دەگرم لە تۆ لە جیرانی خراپ کە بەردەوام لەگەڵمدایە کە هاوسێ و خزم و کەس و ماڵ و منداڵ و ئەوانەنە، لەبەرەوە جار البادية يتحول. وەکو بڵێ ئەوەی کە لە ڕەش ماڵنشین و لەوانەنە کابراگە جیرانیشت بیتن مانگەک دوو مانگە ئەو دەڕواتەوە شوێنی خۆی دەچۆ شوێنی خۆی زۆر زەرەرت پێ ناگەینیت. بەڵام لە کۆتایی بەرنامە یەک شت دەڵێن، هەر کەسێک لە هەر گەڕەکەیەکن، ئەو گەڕەکە خەڵکی خراپی زۆرە، جیرانەکانت خراپن، هەتا زووە خانەکەی خۆت بفرۆشە و بڕۆ تەحویل بە بڕۆ شوێنێکی دیکە. بتەوێنێتە ئەو جیرانە خراپانە وەکو پڕوشتی ئاگر خراپەیان دێتە ناو ماڵی تۆش. بەڵام ئەگەر شوێنەکەت باش بوو، جیرانەکانت باش بوون، هەموو سەرۆت و سامانی ئەو دنیات بدەنی خانەکەی خۆت نەفرۆشی، بمینەوە لەوێن دەرێ. لەبەرەوە پیاوێک فەقیر دەبێ خانوەکەی خۆی دەفرۆشیتن. خانوەکەی ئەو کاتەی معاملە بە زێڕ و زیو بووە، دەڵێ خانوەکەت بە چەندی دەفرۆشی؟ دەڵێ بە 1000 دیناری. بەس ئەو داوای 3000 دیناری لێ دەکات. کاک ئاخرەوە 1000 دیناری دێنی بە خۆت دەڵێ وایە ئەدێ و 2000 چێ خستۆتە سەر؟ دەڵێ پیاوێکی ئەوەندە عالم و شارەزا و زانە جیرانی منە کە 2 قات پارەی خانوەکەم پێ نەدەی نادەمێ ئەو خانوەی، چکە تو دەبێت زیرانی ئەو پیاوە چاکەی، دەبێت زیرانی ئەو پیاوە چاکەی. جیرانەکەی کە دەزانیتەوە دەچێتن پارەکەی دەداتێ، دەڵێ قەسەم بەخوا نایڵمە تۆ بڕۆی چۆن دێڵم خانوەکەی بفرۆشی. هەلەو زەمەنەی خۆماندا لێچێک لەو وڵاتانە پێم خۆشە ناوی بێنم، کابراویشتێتی بڕوا فەقیر بووە، جیرانی دەوڵەمەندێکی بووە، لێ نەگەڕاوە. توێتی کاکێرت پێ خۆش نەدەچم چێن دەرە، دەڵێ پێکەوە 2 خانی گەورە دەکەم، دەڵێ هەر دەڕۆم. قەسەم بەخوا شکایەتی لێ دەکەم، شکایەتی لێ کردووە لە محکەمە و محکەمەکاری لەسەرەوەی کە نەیهێشتووە ئەو کابرا لە جیرانەتی بڕوات. ئیواشەیە کابرا 89 جوانەگەیان لە عاریە، دەڵێ الحەمدولله ڕۆی لە گەڕەکی و گەڕەکەکەی ئیسراحەتی کرد. خوای گەورە عاقبەت خێرمان بکاتن. وصلى اللهم على محمد وعلى آله وصحبه وسلم. والسلام عليكم ورحمة الله وبركاته.